بەناوی خوا سڵاو خۆشەویستان، هیوادارم زۆر باش بن. خۆشەویستان بەخێر بێنەوە بۆ ڕۆژی دووەم لە بابەتەکانی بەرنامەڕێژی زمانی دەماری بەو واتایی نێرۆ لینگویستیک پرۆگرامین. بۆی لاتان ڕوون بێ، نێرۆ واتە زانستی ئەعساب، نێرۆ لینگویستیک واتە زانستی زمانەوانی، پرۆگرامین واتە شێوەکانی ڕەفتار. نێرۆ لینگویستیک پرۆگرامین بەرنامەڕێژی زمانی دەماری. ئێمە ئەم مانگە بەردەوامە بین و بڕیار وایە کە 8 کاتژمێر NLP بخوێنین. 2 کاتژمێرمان خوێندووە، ئێستا کاتژمێری سێهەم دەست پێیەکەین. سەرەتا بزانین NLP چییە. ئەمە ئەتوانم بڵێم پێناسەیەکی تەواوە لە NLP کە نووسیومە. ئەگەر تەماشایەکی بکەن ئەکرێ ئینگلیزیەکەتان بۆ بخوێنمەوە و ئەشکرێت تەماشای کوردیەکە بکەن، ئاساییە. سەرەتا Neuro-linguistic programming and attitude educational process تێڕوانینە، پرۆسەیەکی فێرکاریە، and it's a practical skill، لێهاتوویەکی کرداریە. چییە practical skill of method واتە طریقەیەکی کرداریە. بۆچی؟ to find out the patterns، بۆ دەرخستنی شێوەکانی ڕەفتار used کە بەکارهێنرێت یا بەکارهێنراوە لە چی؟ by successful people، لەلایەن خەڵکانی سەرکەوتوو. لەلایەن خەڵکانی سەرکەوتوو بەکار دەبرێ. بۆچی؟ to get desired results، بۆ بەدیهێنانی ئەوەی کە جاری پێشوو باسمان کردووە، ئەنجامی خوازراو. ئەنجامی خوازراو بیرتاندا ئەم قسەیە بێت، ئەنجامی خوازراو. لە ڕێگەی چیەوە؟ studying structure of an individual subjective experience. بەڕێزان، هەموو کەلیمەیە کە لەویان نووسیومە دڵنیابن باگراوندەکەی شتێکی زۆر گەورەیە. واتە لە ئەنجامی چەندین مانگ مطالعەکردن لەسەر NLP و گەڕان لە سەرچاوەکانە ئەوەم نووسیوە کە ئەیبینن. لە ڕێگەی دیراسەکردنی پێکهاتەی ئەزموونی کەسی، طبعاً ئەبێت تۆ دانە بەدانە بزانی لێهاتووی چییە، شێوەکانی ڕەفتار چییە، خەڵکی سەرکەوتوو کێیە، ئەنجامی خوازراو یعنی چی، و پێکهاتەی ئەزموونی کەسی یعنی چی. طبعاً ئەمانە هەمووی ڕوونەکەینەوە. ئێستا تۆ ئاوا تەماشای و پێناسەیەکی لەگەڵ ئەوەی ئەبینی زۆرە، لەگەڵ ئەوەی زۆرە هاوکات ئالۆزیشە. پاشان هەر وشەیەک لەوانە باگراوندێکی هەیە و تۆ زۆر زۆر گرنگە کە ئەم خولەت تەواو کرد ئەمانە ببێ بە شتێکی زۆر سادە لای تۆ. واتە ئێستا چۆن خەڵک لە دەرەوە کە NLP نەخوێندووە، مطالعەی نەکردووە، نازانێت چییە، کە ئەڵەی NLP ئەڵەی نێرۆلینگویستیک پرۆگرامین بەرنامەڕێژی زمانی دەماری، لای ئەو زۆر بە زەحمەت فکرێک دروست دەبێت. بەڵام ئێستا پێچێت بۆ تۆش هەمان کێشەت هەبێ کاتێک کە من ئەڵێم چی؟ کاتێک ئەڵێم desired results واتە ئەنجامی خوازراو. کاتێک ئەڵێم دیراسەکردنی پێکهاتەی ئەزموونی کەسی، بیرەکەیتەوە ئاخۆ دیراسەی ئەزموونی کەسی یعنی چی؟ ئەمانە ڕوونەکەمەوە بێخەم بن. و چیتر؟ it's an effective technique، تەکنیکێکی کاریگەرە. for بۆچی؟ for education، پەروەردە و فێرکردن، counseling، ڕاوێژکاری، business بواری کارژێڕی و بازارسازی و بازار و بازرگانی و ئەوەی کە لە کوردیە هەرجاری بە جۆرێت ماناکرێت، and therapy، چارەسەرکاری. it is also a communication skill، هەروەها لێهاتوویەکی بواری علاقاتە، بواری پەیوەندیە. to improve effectiveness، بۆ بەهێزکردنی کاریگەری لە چییە؟ both personally and professionally. personally لە ڕووی شخصی و لە ڕووی پیشەیی. طبعاً
ئەم پێناسە بۆ نییە تۆ لە بەریکی بەڵام دڵنیابە لەمە تێبگەی بۆ خۆی ئەمە دەرسێکی زۆر زۆر گەورەیە ئەگەر ئێستا تۆ بتانی ئەم دەقەی من نووسیمە ئینگلیزیەکەشی ناڵم بەس دەقە کوردیەکە بتانی لی تێبگەی و بتوانین بۆ کەسێکی ڕوونکەیتەوە دڵنیابە تۆ لە NLP قۆناغێکی گەورەت پڕیوە کێ ئامادەیە ئاساییە طبعاً باسیشی نەکەی زۆر ئاساییە بەڵام کێ ئامادەیە پێمان بڵێ حاڵەتی ئێستای شتێکی حاڵەتی ئێستایمان پێ بڵێ شتێکی هەر ئەوە حاڵەتە خوازراوەکەی چییە کێتوانین نمونەیەکم پێ بڵێ تۆ لە ناو شتەکانی خۆتە لە ناو ئەو شتانی کە ئێستاکە بوونی هەیە لە ناو مێشتە لە حاڵەتی ئێستا و لە حاڵەتی خوازراو یەک شتم پێ بڵێ کێ ئامادێ بەشدار بێک شتێکمان پێ بڵێ زۆر وازەحە بەڕێزانەها ئەبێ حاڵەتی ئێستا و حاڵەتی خوازراوت ئەوەندە ڕوون و وازەح بێ کە بە هەر کەسێکی بڵێ ئیتر یەکسە بێتە پێشچاوی ئێستا بۆ نمونەیەشی هێنە وتی لە حاڵەتی ئێستامە ئەم شتە هەیە بە دڵم نییە خوازراوەکەی ئەمەیە کەوا بێت و ڕوونیشە لای هەر هەمووتان کەواتە یەکەم شت تۆ زۆر زۆر گرنگە بیزانی حاڵەتی ئێستا و خوازراوی خۆتە ئەگەڕێمەوە بۆ لای پێناسەکەمان کە ئەڵێ چی تێڕوانین ئەمە چی NLP چییە تێڕوانین و پرۆسەیەکی فێرکاری و لێهاتووی و ڕێگەیەکی کرداریە بۆ دەرخستنی شێوەکانی ڕەفتار کە لەلایەن خەڵکانی سەرکەوتوو بەکار دەبرێت بۆ بەدەستهێنانی ئەنجامی خوازراو یەکەم شت بۆ بەدەستهێنانی ئەنجامی خوازراو کەواتە NLP هونەرێکە زانستێکە هونەروش و زانستیشە طبعاً جاری پێش و باسمان کرد هونەرێکە زانستێکە بۆی تۆ بگی بە ئەنجامی خوازراو بەڵام بەچی لە ڕێگەی دیراسەکردنی پێکهاتەی ئەزمموی کەسی جا ئێستاکە با بڕۆین باسی چی بکەین ئەزمموی کەسی چییە بەڕێزان هەر یەکێک لە ئێوە بگەڕێتەوە بۆ ناو مێشکی خۆی مێشکی تۆ لیادەوەریەکانت ئەزمموونەکانت هەموو ئەو تێگەشتنەی کە ئێستاکە تۆ هەتا هەمووی بکەی بە کارت باشە وا بزانە بۆکسێکە مێشکی تۆ هەموو ئەوەی تایەتی کارتن ئەم کارتانە چین ئەزمموی کەسی تۆن کارتۆنێک هەیە ئانیمەیشنێک هەیە کێ بینیوێتی لە ناو مێشکی کەسێکە چەند نەفرێک دانیشتون یەکێکیان تایبەتە بە گریان یەکێکیان تایبەتە بە ئازار یەکێکیان تایبەتە بە دڵتەنگی یەکێکیان تایبەتە بە دڵخۆشی ئەمانە هەموو ئامێرەکانیان پێیە هەمووی کارتەکانی یادەوەری وەکو تۆپی خڕیان کارتوانێک ئەنیمەیشنێکە کۆمەڵێک کەسن لە ناو مێشکی کەسێکان ئەم کەسانە یەکێک بەرپرسە لە تووڕەیی یەکێ بەرپرسە لە دڵخۆشی یەکێ بەرپرسە لە دڵتەنگی بەڕێزان ئەم مێشکەی ئێمە هەموو ئەزمونە هەر ئەزمونێک بۆ تۆ بۆ نمونە تۆ ئەڵی فلان کەس بۆیە ئەوە نەخەمگینە دایمە خەمگینە دایمە کەعابە لێیاوە لەبەرەوە ئەمە فڵان کارە ساتیان بەسەر هاتووە لەبەرەوەی ئاوایان لێ بەسەر هاتووە لەبەرەوەی مەسەرن لە ماڵ و زوو بە مناڵی چەسان دویانەتەوە لەبەرەوەی هەموو ئەم شتانە تۆ باسەکەی بۆی کەیسێک بە ئێمە بڵێ ئەڵی ئەم وەزعی ئەم کەسە ئاوایە کەواتە ئەم بارودۆخی ئەم کەسەی تیا بووە ڕووی دەرەوە تەسیری لە ناو کردووە و لە ناویشەوە کەسەکە بەڵێ نەفەر پرسیوتی ئەڵێ ئەزمموی کەسی چییە ئەزمموی کەسی ئەمەیەکە من باسیێت لە دەرەوەی خۆت دەرەوەی هەستەکانە واتە دنیای تۆ ڕووداوەکان کەسەکان ئەو شتانی بینیوتە ئەو شتانی بیستوتە هەموو ئەمانە هاتوونەتە ناو مێشکی تۆ لە ناوە مێشکت کاردانەوەی نواندووە بەرامبەریان مەسەرەن تۆ ڕووداوێ ڕوئیا شتێکی بیرەکەوێتەوە بۆیە ئەو بڕیارە ئەی خۆ ئەگەر شتێکی کەت بیرکەوێتەوە پێچێ بڕیارێکی تر بی بۆیە جاری وا هەیە کەسێک قسەیەک ئەکا تۆ شتێکە بیرەکەوێتەوە تۆ ڕابی جاری وایە کەسێ قسەیەکە شتێکی کەت بیرەکەوێتەوە بێدەنگەبی کەواتە هەر هۆکارەکەی دەرەوە حسێب نییە کاردانەوەکەی ناوەوە یادەوەریەکانی ناوە ئەم دوانە لە ناو جۆرێک لە ئەزمون دروستەکە ئەمە ئەزمموی کەسیە کە چییە بەرامبەر بە تووڕەبوون بەرامبەر بە دڵخۆشبوون بەرامبەر بە ئازار بەرامبەر بە هەر جۆرە ئیحساسێک هەر جۆرە معریفەیەک هەر جۆرە تێڕوانینێکی تۆ باشە ئەمانە چین ئەزمموی کەسی تۆن
بۆ نمونە قسەیەک ئەکرێ هەمان قسە بەرامبەر تۆ ئەکرێ لەوە چی هەڵسیتەوە بەی لە کابرا هەمان قسە بەرامبەر من ئەکرێ لەوە ئەچە قسە نەکەم هەمان قسە بەرامبەر کەسێکی تر ئەکرێ لەوە چه شوێنەکە بەجێ دێڵێ بۆ ئێمە کاردانەوە ئەنوێنین بە گوێرەی ئەزمموی کەسیمان کەواتە کاتێک کەسێک بۆ نمونە ئەبێ بە هەور و هەڵا دڵی خۆشە بێ ئەمە ئەزمموونێکی کەسی جیاوازی هەیە بەڵام یەکێکی ترکە ئەبێ بە هەور و هەڵا دڵی دائەگیرێ کەواتە ئێمە هەڵگری ئەزممونە کەسیەکانی خۆمانین کاتێ ئەڵم کەسایەتی من کەسایەتی تۆ کەسایەتی ئەو جیاوازیەکەمان چییە؟ ئەزممونە کەسیەکانمان جیاوازن دنیا بینیمان جیاوازە ئیتاری فکریمان جیاوازە ئەمە تەنها بە عەقڵ و مەنتیق ناکرێ بەڕێزم تەنها بە بیرکردنەوە ناکرێ ئەمە شتێکە تەجیلە بێ لە ناو ئێمە بۆ نمونە تۆ کامێرەیەکت پێشت ڕیکۆردەکەی ئەتەوێ شتێکی جوان ڕیکۆردکەی لەو دەقا نەفرێک لێەوە ئەڕۆئێویشت بەر تەسویرەکەکەوێ کەواتە مەرج نییە تۆ بە عەقڵ و مەنتیق بیرکەیتەوە تەواو نە زۆربەی شتەکانی ئێمە ئەو شتانە کە پەڵیان خواردووەتەوە لە لاشعورمانە کەواتە ئێمە هەڵگری ئەزمموی کەسین ئێستاکە ئەگەڕینەوە بۆ پێناسەکەمان کە ئەڵێ چی ئەڵێ بەدەستێنانی ئەنجامی خوازراو لە ڕێگەی چی دیراسەکردنی پێگاتەی ئەزمموی کەسی کە تۆ چوویتە ناو ئەزمموی کەسی کەسێک ئەتوانی گۆڕانکاریشی کار دروستی ئەگەر نەچیتە ناوی ناتوانیت بۆچی NLP کاریگەرە چونکە ئەچێتە ناو ئەزممونە کەسیەکانی کەسێک و لەوێ دەستکاری دروستەکە من نمونەیەکتان بۆ ێنمەوە چوون بۆ لای نەخۆشێکی دەرونی دوای ئەوەی کەیتر ئەمزانی وەزعی چۆنێک دوجار ڕۆشتە بووم بۆ لای و پێم وت ئادەی بزانم چی تۆی دڵتەنگ کردووە وتی شتێک هەیە من هەموو ڕۆژە بیری لێ یەکەمەوە لە زانکۆ مامۆستایەکمان هەیە منی بان کردە سەر تەختەکە زۆر بە ناشرنی منی شکاندەوە لە بەرچاوی هەموو تەلەبەکە کاتێ ئەو قسەی کرد فرمێس کاتە خوارەوە بەچاوی کەواتە ئەم کەسە کە تووشی نەخۆشیشی دەرونی بووە حاڵەتێکی هەیە ئەزمموونێکی کەسی هەیە لەگەڵ چییە؟ لەگەڵ بیرکەوتنەوەی ئەو مامۆستایە ئەو مامۆستای چی بیرەخاتەوە ئەو مووقیفە ناخۆشەی کە ئەم خەجاڵت بۆ لە بەردەم تەلەبەکانە و کچێ بووە شکاندوویەتی وەها کچێکی گەنجی مەرحەلە یەک و دوی زانکۆ بێنە پێشچاوی ئیحساسەکە چییە؟ ئەو ئیحساسە پەن خواردووە لە هەست بە کەمیکردن حاڵە داوەشین لە کوردیاڵێندا هەست بە کەمیکردن لە بەرامبەر ئەوانی تر چی لەگەڵا پێکەوە لکاوە ئەم ئیحساسی کەیتر ئەم تەحملی ناکە و فرمێسکانە تەخوارە بچە باش ئەمە چییە؟ ئەزمموی کەسی ئەزمموی کەسیە منە بێت چی بکەم؟ ئەبێ بچمە ناو ئەم ئەزممونە کەسیەوە لی تێبگەم لی تێبگەم و پێکهاتەیەکی هەیە ئەم کە ئەزممونە کەسیە ئەگەر من توانیم دەستکاری ئەزمموی کەسی بکەم ئەگەر جاران گریاوە دڵی تەنگ بووە ئەتوانم وا دەستکاری کەم ئەم جارە بیری کەوتەوە پێ بکەنێت ئێستا لەوە چە بڵێن چۆن بەڕێزان ئەمە شتێکی زۆر زۆر عەمەلیە ئینشاڵڵا من لە دەورەکانی NLP هەموو ئەو تەکنیکە عەمەلیانەی کە ڕۆژێ لە ڕۆژان بەکارم هێناوە هەموویتان بە وردی بۆ باسەکەم ئیتر تۆ دڵنیام ئەتوانی تۆش هەمان شت جێبەجێ بکەی من نزیکەی 1-2 دقیقە قسەم بۆ کرد ئامۆژگاری نا بەڕێزان ئامۆژگاری ناخۆ ئامۆژگاری نا چکە ئەگەر بە ئامۆژگاری خەڵک باش بووایە هیچ شوێنێکی ئەم دنیاە بەقەت وڵاتانی ئیسلامی باش نابوو جارێکی لەمەوە ئەگەر بە ئامۆژگاری مرۆڤ باش ببوایە هیچ شوێنێکی دنیا بەقەت وڵاتانی گەلانی موسڵمان باش نابوون کە ئەزانین لە خراپترین وەزع لە ناو ژیانی کۆمەڵایەتیە جیهانی ئیسلامی بۆ چونکە ئێمە لە بەعەمەلی ڕەفتارکردن و بەعەمەلی گۆڕین
بووین بە وەستای قسان و دەستەوسانی دەستان شتێکی ئاوایە بووین بەوە بە قسە ئەمانەیە هەموو شتێ حەلکی بە قسە حەل نابێت ئەبێ بچیتە ناو ئەزمونە کەسیەکەی دەستکاریکی جا کە ئەمە دەستکاری کرد وەکو کۆمپیوتەرێک تۆ لە بەردەستە فۆتۆشۆپ چۆن دەستکاریەکەی ئێدیتی ڤیددیۆیەک چۆنەکەی ئاوا تو ئەتوانی تەسیر لە مێشکی ئەم کەسە بکەی وە بیگۆڕی دوای ئەوە وتم تر لەمە دوامە خەفەتی پێ ناخۆی وتی چۆن دەوتم ئازابە ئەگە من بیرم خستەوە تۆ پێمەکەنە ئەمە دوای چارەسەرەکە ئاڵێ ئینشاڵڵا دوای بۆتان باسەکەم بەورد دوایی ڕۆژی دواتر بیرم خستەوە دەستی کرد بە پێکەنی ڕۆژی دواتر بیرم خستەوە دەستی کرد بە پێکەنی کەواتە چیمان کرد ئێمە ئەزمموی کەسیەکانمان کاردانەوەیەک بە ئێمە ئەنوێنێ دڵمان خۆشەکە ئەمان گرێنێ بێتاقەتمانەکە هەستی شانازیمان پێەیە ئەها بەڕێزان ڕۆژێک حەماسەت گرتوویتی ئیتر ئایا لەسەر هەر مۆزوعێک بوو بێ لەو کاتا جۆرە مۆسیقا و سرود و گۆرانیەکی بۆ نمونە نیشتیمانی لێدراوە هەر کاتێ ئەو مۆسیقایە لێ ئەدرێ حەماسەتت گرێ مەرجیش نییە شتێ بێ قەناعەتی پێی هەبێ بۆ نمونە من کە مناڵ بووم شۆڕشی گەلانی ئێران بۆ ڕووخاندنی شا واتە ئینقلابی ئێران سرودەکانی ئینقلابی ئێران زۆر حەماسی و بەڕاستی سەرنجڕاکێشن مۆسیقاکانیان زۆر باقوت من لە مناڵیمە زۆر حەزم لێ کرد کە گوێم لێ کرد جاری وا هەبوو ئەیان خستە سەر مۆکەبەرە و سەیارە ها تقریبەن کۆتاییەکانی جەنگی عێراق ئێران و ئەوان ئێستا جاری وا هەیە ئەگەر حەزکەم ئەو ئیحساسە حەماسیە بۆ خۆم دروستکەم ئەچم سرودێک لێم هیچ باوەڕم پێی نییە هیچ باوەڕم هەم سرودە نییە من بەڵام ئیحساسمە گۆڕێت ئینشاءڵڵا یەکێک لەو سرودانە تەماشاکەم بەڕێزە ئەمە ئەزمموی کەسیە کە تۆ شتێک لە ناو باگراوندەکەتە هەڵەگری و بەڕاستی هەر کاتێک وەکو پلاکێک داگرسێنی هەمان شت دووبارە بێتەوە بۆ چکە تۆ ئەزمموێکی کەسیت هەیە لەگەڵیان بۆ نمونە زمانێک ئەچین بۆ پەیمانگا لە ناو پاسەکە گۆرانیشان بیا من حەزم لە گۆرانیەکە نەبوو ئیتر ئەموت بەداخەوە زۆرم پێ ناخۆشم گۆرانیە لێن چکە دوایی مەجبورە بم گوێ لێ بگرم بۆچی مەجبورە بی گوێ لێ بگریت چکە دوای ساڵانێک کە تۆ ڕەفیقەکانە بیرەکەوێتەوە ئەو جەوت بیرەکەوێتەوە ئەتێ ئەو ئیحساست بۆ دروست بێتەوە کاتێک کە تۆ هەمان گۆرانی ئەبیستیتەوە ڕێک ئەچیتەوە ناو پاسەک ئەچیتەوە ناو ئەو وەزعی لەگەڵ ڕەفیقەکانتە خۆشەویستان ئەمە تەنها نمونەیەکی بەسیتە لە ئەزمموی کەسی تۆ ئەگەڕێنێتەوە بۆ ئەو یادەوەریە هەر یەکێک لە ئێوە ئەگەر بۆ نمونە لە کاتی شەڕەکانە بۆ نمونە شەڕی ناوخۆ کە هەمومان دژایەتیەکەین زۆر ڕقمان لێتی کەچی لە کاتی شەڕی ناوخۆ جاری وایە سرودێکی نیشتیمانی لێدراوە حەماسیە ئێستش کە گوێی لێگری ئەحساس ئەجوڵێنێ لە کاتێکە بشتی بۆ کورت کوشتن وازانی ئەچی کەرک و ڕزگارەکە ئیتر ئەمە مۆزوعەکە ئەوە نییە تۆ مەنتیقیان لەگەڵ ئەم شتای مۆزوعەکە ئەوەیە کە ئەمە جارێکی کەوەکو پلاکێک وایە کە داگرسا ئەو ئەحساسە بۆ تۆ دروستەکات ئێستا بۆ نمونە زۆر جار کێشەی بینی ژن و مێرد زۆر جار لەسەر شتی زۆر بەسیط ڕوئەیە هۆکارەکەش چییە هۆکارەکە ئەوەیە خۆ ئەم قسێ شایانی ئەم تووڕەبوونە نییە ئەمە تۆ لە ئەزمموە کەسیەکەتە بیر و باوەڕەکانت ئەزمموونەکانی پێشووترت هەمووی تەسجیل بووە شتێکی لە تۆ دروست کردووە ئەم شتە بەسیتە تەحملی تۆ نایەڵێت چکە ئەمە خودی خۆی بێ هیچ کاریگەری نییە یعنی ئەگەر بۆ نمونە کەسێکی کە ئەو قسەیە بکە نەفەرێکی کە لە مووقیفێکی کە لە شوێنێکی کە ئەو قسەیە بکە هیچ ئەحساس ناجوڵێنێت بەڵام پێ ئەچێت تەحمل نەکی تەحملی مناڵەکەت نەکی کە ئەو قسەیە بکە یان هاوسەرەکەت یان کەسێکی تر جارێکی کە ئەگەڕێمەوە بۆ مۆزوعەکەمان